لا بەردەوامی ئامادەکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ کۆنفرانسە ناوچەیەکانی مەڵبەندی سۆران بۆ دیاریکردنی بەرپرسی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە بەڕێوە دەچێت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ڕاستەوخۆ ئازاد ئۆمەراوەیی پامنێرمان لەگەڵدایە. ئازاد سڵاو دەبێتەوەم کاتت باش. زانیاریەکانی تۆ سەبارەت بە کۆنفرانسە ناوچەیەکان چین؟ لە بینەرانی بەڕێزیش بێتن دیارە لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لەژنەی ئامادەکاری کۆنگرە دیارە لێرە ئامادەن هەڵبژاردن بۆ بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی دیارەکراوە. بەڕێز مامۆستا مەڕوان گەڕاڵی وەکو بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەڵبژارداوە لە زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بەڕێوەچوونی ئامادەکاریەکانیان ئەندامێکی لێژنەم لەگەڵابێتن. بەڕێز مامۆستا گەربەیتە ئێرە سڵاوت لێ بێتن، ئامادەکاریەکانتان چۆنن بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی؟ دەستخۆش، سوپاس بەخوای گەورە. دوایەوەی کە لەژنەی باڵای ئامادەکاری کۆنگرام قۆناغی یەکەمی کە کۆبوونەوە شتەکان زۆر بەسەرکەوتووی بەڕێ کرد و تەواوی کرد، ئێستا ئێمە هاتوونەتە قۆناغی دوم کەویش کۆنفرانسە ناوچەیەکانە کە ئەمڕۆ کە ئێمە لە سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کە ئەمە دووەمین مەڵبەندە دوای مەڵبەندی شارەزور کە کۆنفرانسە ناوچەیەکانیان بۆ بە ئەنجام دەگەێنین. دیارە کۆنفرانسە ناوچەیەکانیش وەکو ناوەڕۆک کار لەسەر سێ تەورەی سەرەکی دەکات. ئەوانش بریتین لە یەکەمیان هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەندە، دووش هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرەیە، سێش مناقەشەکردن و گفتوگۆکردن لەسەر ڕەشنووسی ئامادەکراوی پەیڕەوی ناخۆی بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە تەواوی بەرگە و مادەکانیانەوە. ئێمە دیارە لە کۆنفرانسدا کارنامەی خۆمان هەیە، وەکو دەڵێ بەرنامەی کارمان هەیە کە پەیدا بەرنامەکان جێبەجێ دەکەین. ئێستا ئێمە لەو ئانووساتەی کە قسە بۆ جەنابتان دەکەین هاتوونەتە قۆنا بەرگەی دابشکردنی گروپەکان بۆ مەبەستی مناقەشەکردنی بەرگە و مادەکانی پەیڕەوی ناخۆ. دیارە بەسەر 4 گروپمان دابش کردووە، گروپی A و B و C و D. هەر گروپێک بەشێکی لە ئەو پەیڕەوی ناخۆیان بەبەردەکەوێت کە ئەوانش لای خۆیانەوە سەرۆک و بڕیاردەریان بۆ دیاری دەکرێت و لەلایەن ئەندامان ئەم گروپەوە بە تانوپۆی ئەو بەشەی خۆیان دادەچن و دواتر لە چوارچێوەی راپۆرتێکدا پوختەی ئەو پێشنیار و سەرنج و تێبینی و ئیزافەیان هەیە دەیخەنە ڕوو بۆ ئەندامانی کۆنفرانس. ئەو کاتان دەخرێتەوە دەنگدان دوهەمین پێشنیاز و ئەو ئیزافەیەکی هەیە لێرە ئیقرای لەسەر دەکرێت و دەبێتە ڕاستپاردەی کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆران و لەپاڵ هەموو ڕاستپاردانانی تر کە لە کۆنفرانسی مەڵبەندەکانی تردا کە دەخرێنە ڕوو ئەوانە دوازار لە کۆنگرام ئێکلا دەکرێنەوە مسادەقەیان لەسەر دەکرێتن. ئەو کارانی کەەوە ئەمڕۆ کردوتان لە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی چین؟ ئەوەی کە تا ئێستا کە بە ئەنجام گەیەندراوە ئەوەیە کە سوپاس بەخوای گەورە توانرا بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆران دیاری بکرێت کە ئەمە وەکو لە ئەو فۆرمێکە دابشمان کردبوو کە پێش 2 هەفتەکە هەر ئەندامێک کە لەناو کۆنفرانسدایە مافیەوەی هەیە کە هەم دەنگ بدە هەم دەنجیشی پێ بدرێتن بۆ دەرگای پاڵاوتون خۆ کاندیدکردن کرابووە کە بەجێر ئەو ماوە یاسایە و لێرکوانە زارشتر داوامان کردکەم هەر کەسێک کە دەیەوێت خۆی بپاڵێت چ لە برایان چ لە خوشکان ئەوش دەبێت بخەینە بەرباسکە بۆ یەکەم جارێکە ئەم جارە حزب مافی داوتە خوشکانیش کە ئەوانیش خۆیان کاندیدکەن بۆ بەرپرسی مەڵبەند. ئەو بووکە لە پرۆسەیەکی نزیک و پاکدا توانرام کە کاندید دیاری بکرێتن کەویش کە تەنها کاندیدێک بوو دیارە ئەمە کە دوایەوە کە دەرگای پاڵاوتونمان کردەوە هەر کاندیدێک خۆی پاڵاوی کەویش کە مامۆستا مەلا مەڕوان بووم کە بە زۆرینەیەکی ڕەها توانی متمانە و دەنجی ئەندامانی کۆنفرانس بەدەست بێنێ و ببێتە بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆران. زۆر سپاس بۆ جەنابەت بۆ پێدانی زانیاریەکان. بەڵێ کارزان دیارە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینەوە بەشدارن لە کۆنفرانسە ناوچەیەکان. مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیش لە دووەمین مەڵبەند بوو کەوا لە قۆناغی دووەمی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کەوا ئەمڕۆ لە ئێستادا ئیشکارەکانیان بەڕێوە دەچن. وەک ئاماژەشمان پێدا دیارە مامۆستا مەڕوان گەڵاڵی وەک بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەڵبژێردا. سپاس بۆ زانیاریەکانی تۆ ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە.